بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بسران خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەی پەنا بە خزمەتتان دەگەمەوە و خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا و بەرنامەی بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکە و عاقیبەت خێرمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالا. زنجیرەی شەشەم لە بەرنامەی پەنا تەواوکەری ئەو دوو زنجیرەی پێشەخۆیەتی لەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گەیشتینە ئەو دوعای کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەیکاتن لە کۆتاییدا دەفەرمێ وەضەلع الدەین وغەلەبەت الرجال. ئەو دوو دوعایش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوعای کردو لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پاڕاوەتەوە کە خوای پەروەردگار بیپارێزی لە قەرزداری و بیپارێزی لەوەی کە خەڵک بە هەر شێوازێک لە شێوازەکان مسەڵەت بێ بەسەری زاڵ بێ بەسەریدا. یەکەمیان مەسەلەی قەرز، کەی ئینسان دروستە قەرز بکە و ڕێپێدراوە و ئینسان لەسەری قەرزدار نابێت، وەکو کوردەواری خۆمان دەڵێ. قەرزداری مادی ناڵێم، قەرزداری معنەوی دەڵێم. عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ دەفەرمون قەرز بۆ شتە زەروریەکان شتێکی طەبیعیە، بۆ خواردنە، بۆ خواردنەوەیە، بۆ جلوبەرگە، بۆ خانووە، بۆ مەرکەبە، بۆ ئەو شتانەی کە زەروریەتی ژیانن. زەروریەتی ژیانن دەفەرمون ئینسان زەرورە ئەو قەرزانەی کە دەیکاتن و نیەتی دانەوەشی هەبێتن. نیەتی دانەوەشی هەبێتن. ئەو نیەتە زۆر مهمە. ئینسان کە نیەتی دانەوەی هەبوو، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆمان دەجێڕێتەوە ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە پێغەمبەر دەفەرمێ من ئەخەذ ئەموال الناس يريد أداءها أدى الله عنه ومن أخذ يريد إتلافها أتلفه الله. هەر کەسێک کە ماڵ وەربگرێ بە قەرز لە خەڵکی، مەبەستی دانەوە بێ، خوای پەروەردگار هاوکاری دەبێ بۆ دانەوەی. بەڵام کابرا کە قەرز وەردەگرێ هەر دەیهاتە تەنکەی بەرچێ و نیەتی ئەوەی لێ دێنی کە جارێکی دیکەوەی نەداتەوەکو ئەمڕۆ بەداخەوە دەڵێم شیعارێکی جوانیان داناوەندێ خەڵکی دەڵێ قەرزی ئەمڕۆ شەڕی دوا ڕۆژە. یعنی ئەوڕۆ قەرزی دەدەیە بەڵام بە شەڕیشت پێت لێ وەرناگرێتەوە. یعنی ئیوا هەیە ئەمن شک دەبم کە قەرزی داوەتە خەڵکی، داوای لێ کردو گوتی یەک جارێکی تەلەفۆنم بۆ بکە، یەک جارێک کە داوا بکەی دەتکوژم. برا بۆ دەمکوژێ، من خۆ چاکەم لەگەڵ کردووی، هاوکارم کردووی، دەستبارم بۆ گرتووی. ئەو قەزیەیەکی حەساسە. جارێ ئینسان خۆ بپارێزی قەرز بۆ کەمالیات. قەرز ئەوەی کە مەمدوحە، ئەوەی کە ڕێپێدراوە، ئەوەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هاوکارت دەبێ بۆ زەروریاتە. کەمالیات ئەوەیە کە لە زەروریاتدا نەبێتن، مەسەلەن بۆ جوانکاری و بۆ فەخفەخە و بۆ ئەو بەزم و ڕەزمە بێتن. یعنی ئینسان خۆ لەو شتانە بپارێزیتن. و تەماشەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە دەفەرمێ وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە. کە مردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دڕعەکەی ڕەهن بۆ لە لای کابرایەکی جوولەکە. بەس بۆ چ؟ ئەوەش دەرسە بۆ ئێمە بەڕاستی. لە دوو ڕووەوە دەرسە بۆ ئێمە. یەک دروستی معاملە لەگەڵ ئەهلی کیتاب، دووەمیش دڕعەکەی بۆ قوتی منداڵەکانی بووە. چەند وەقە زۆیەکی هێناوە بۆی کە
ئەگەر نەیانتوانی لە کاتی خۆیەوە بکەنەوە ئەو دڕعە لە مقابلی ئەوە بێتن. لەبەرەوە دەفەرمونون هەر کاتێک کە ئینسان قەرزی وەرگرت نیەتی نەدانەوەی هەبوو بە دزیش لە قەڵەم دەدرێتن، بە دزیش لە قەڵەم دەدرێتن لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. لەبەرەوە ئینسان دەبێ ئاگای لێ بێتن و باشترین شت خۆشەویستانم بۆی کە ئینسان تووشی ئەو بەڵایە گەورە نەبێ بەرنامەیەکی تۆکمە بۆ خۆی دانێتن. ئەو بەرنامە تۆکمەیە لە قەدەر داهاتەکەی خۆمان بێتن. ئەگەر لە قەدەر داهاتەکەی خۆمان بوو بەڵێ جاری وایە ئینسان ئەو دەخلەی کە هەیەی ئیکتیفای زاتی ناکاتن، بەڵام ئەگەر ئینسان بەرنامەی هەبوو لە ژیاندا کەمتر وایە تووشی ئەو بەڵایە بێتن. خوای پەروەردگار تەبارەک و تەعالە هەموو لایەکمان حفظ کاتن. ئەو جا دەفەرمێ وەغەلەبەتی الرجال. زۆر جاری وایە ئینسان واستە بە قەرزداری تووشی ئەوەی دووەمیش دەبێتن، یعنی کابرا مسەڵەت دەبێ بەسەرتدا، یان ناچار دەبی لە دەرگەی خەڵکی ناکەس و ناپیا و ناشایستە بدەی. یعنی ئینسان شتێک نەکاتن خوایە بمان پارێزی لەوەی کە زاڵم و ستەمکار مسەڵەت نەبن بەسەرماندا. و مسەڵەت بوونی زاڵم و ستەمکاریش و خەڵکی ناکەس بەچەش زیاتر بە گوناه و تاوان و معسیەتی ئێمەیە بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. و زیاتر ئینسان گوناه و تاوانێکە کەوات لێ دەکا خەڵکێک ئیستیغلالت دەکا، خەڵکێک دەستەمۆت دەکاتن. لەبەرەوە ئینسان بە تایبەتی خۆ بپارێزی لە خەڵکی کە شەهەوات و شەهەوات بە تایبەتی بۆتە پێشەنگ و بۆتە قائید و بۆتە مامۆستای، ئینسان خۆ لەو جۆرە کەسانە بپارێزیتن. ئەگەر خۆت لێ نەپاراستن هەر ڕۆژێکە دوو ڕۆژە سێ ڕۆژە پڕوشکت بەردەکەون و ئەو جا کە خاڵی لاوازت کەوتە بەردەستی خەڵکی ئیستیغلال دەکرێی. تەماشەکەن زۆربەی زۆری ئەوانەی کە تووشی گوناه و تاوان و سەرپێچی و مەعسیەتەوە دەبن، یعنی بوونی خاڵی لاوازیانە لە بەردەستی خەڵکی، ئەو خەڵکە ئیستیغلالیان دەکاتن. غەلەبەتی الرجال برا بە ڕێزەکانی خۆم بیسەرانی ئازیزم خۆشەویستان بەڕاستی زۆر زۆر ناڕحەتە. یعنی لە خاڵێکی دیکەوەی کابرا دەڵێ ناچاری دەرکەی ناپیاوان نەبم، ئاوای لێ دێتن. یعنی خوایە محتاجی ناکەس بەچانم نەکەی، ئەوانەی کە هیچ نین، ئەوانەی کە ئەوە نین. یعنی بۆ نمونە جاری وایە دەچی لە دەرگەی خەڵکێکی دەدەی، داوا لە خەڵکێکی دەکەی، زۆر تەریق دەبیەوە بەسەرە خۆتدا. هەمومان لە ژیانی خۆمانەوەمان بینیوە. یعنی دەڵێ خۆزیا مردە بامە، خۆزیا ئەو حادیسەیە دە هەندی دیکە قڕس بێ، بەڵام ناچاری لە دەرگەدانی فڵان کەسی نەبامە. بەرەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ لە خوا دەپاڕێتەوە، دوعا دەکا کە خوای پەروەردگار بیپارێزی لەو شتانە. ئەوەش بە چ دەبێ گوتمان ئینسان بەس بە دوعا نابێ، بەڕاستی بە بەرچاوڕوونی دەبێ، بە بەرنامەدانان دەبێ، باوە دەبێت کە ئینسان ئاگای لە خۆ بێت چۆن هەڵسوکەوت و معاملە دەکات لە ژیانی دنیایدا. ئەو جا دەینە سەر فەرمودەیەکی تری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە خوای پەروەردگار پاڕاوەتەوە، دوعای کردووە خوای پەروەردگار پەنای بداتن. دەفەرمێ اللهم، یعنی ئەو کەلیمەی اللهم زۆر مهمە خۆشەویستانم. ئینسان دائیمەن تام و چێژ و لەزەتێکی تایبەتی هەیە، هەست دەکەی کە خوایەکت هەیە، دەسەڵاتدارێکت هەیە، سەرپەرشتیارێکت هەیە، بەدیهێنەرێکت هەیە، ڕازیقێکت هەیە کە ئەڵڵایە. خۆت دادەماڵی لە هەموو حەول و قووەتێک. خۆی موسیبەتەکە ئەوەیە ئینسان ئیعتیمادی لەسەر خۆی بێتن، تەوەکولی لەسەر خۆی بێتن. ئاهال وەکو خۆشی دەجێڕنەوە لە بۆ مەلای مەشهورە کە مەشهورە ئەو بەسەرهاتانە، یعنی پارەی پێ دەبێتن، دەڵێ مەلاچیەوە دەچی، دەڵێ دەچم گوێ درێژێک دەکڕم پەرژینێکی قایم بێ لە بیسەران و لە مەجلیس، ئەویش دەڵێ بڵێ ئیشاءالله، دەڵێ ئیشاءاللهی بۆ چییە؟ پارەم پێ و دەچم دەیکڕم، وەڵحاصل لە ڕێگا پارەکەی لێ دەدزن، کە لێی دەدزن ئەو جا پەشیمان دەبێتەوە، بڕیار دەدا هەر هەنگاوێک باوێتن هەر ئیشێک بکاتن بڵێ ئیشاءالله. ئەگە خوای پەروەردگار مەشیئەتی لەسەر بێتن،
بڕیاری لەسەر بێتن. ئەتۆ تەماشە مەکە پارەت دەبەرچێدا، تەماشە مەکە وەزعت چاکە، تەماشە مەکە لەبەرەوە دائیمەن ئەو کەسانەی کە بێنیازن لە خەڵکی، ئەو کەسانەی کە محتاجی خەڵچینین، تەماشە دەکەیت تۆغیانێک ڕوویان تێدەکاتن. لەبەر هەندێش خوای پەروەردگار دەفەرمێ ئین الئینسانە لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا. ئەو مەسەلەی ئەن ڕەئاه استەغنا مەبەستی هەر دەوڵەمەندی مادی نییە، مەبەستی کە بێنیازە لە یارمەتی و هاوکاری خەڵکی، داوای هیچ لە خەڵکی ناکاتن. تووشی تۆغیان دەبێت، تووشی زێدەڕۆیی دەبێت، تووشی لوودبەرزی دەبێت. لەبەرەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دائیمەن کە بەو سیغەیە دەست پێ دەکا ئەڵڵاهوممە ئەی پەروەردگاری ئێمە، ئەی خودای ئێمە، ئەی خالیقی ئێمە، ئەی بەدیهێنەری ئێمە، یعنی ئێمە محتاجی تۆین، ئێمە داوا لە تۆ دەکەین، ئێمە لە تۆ دەپاڕینەوە، ئێمە ئەگەر ئەتۆ پاڵ پشتمان نەبێ ئێمە هیچ نین. ئەعوذ بک من الفەقر، خوایە پەنا دەگرم لە تۆ لە چ؟ لە فەقیری. کە دێمە سەری دوای بەڕاستی زۆر جاریوامە زۆر سەقەت لە هەندێک شت حاڵی بووین، دەبێت چاچ بکەینەوە. والقلة ولا كمي والذلة لزليلي وأعوذ بك من أن أظلم أو أظلم. خوايا پنا دەگرم لە تۆ، دووبارەی دەکاتەوە لێرانە، لێرە دووبارەی دەکاتەوە، پنا دەگرم بە تۆ خوایە نە زوڵم و ستەم لە خەڵکی بکەم، نە زوڵم و ستەمیشم لێ بکرێتن. ئەو فەرمودەیە ئەبوو داود ڕیوایەتی کردووە و شەیخی ئەلبانی بە صەحیحی داناوە. خۆشەویستانم، جارێ لێرانەدا کەلیمەی فەقیری لە چۆ هاتێ لە زمانی عەرەبی لە شکانی فەقەراتی پشتێوە هاتووە. دەفەرمێ الفەقر ئەصله كسر فقار الظهر. ئەصلی فەقیری فەقر لە شکانی فەقەراتی پشتێوە هاتووە. بۆ یعنی کوو کابرای فەقیر کە لە دەست و پۆ دەبێتن هیچ شتێکی بۆ ناکرێ، ئەوەی کە فەقەراتی پشتێکی دەستچێتن تەواو لە دەست و لە پەل و پۆ دەبێت و کوردەواری خۆمان دەڵێ هیچ شتێکی لەبەر ناڕواتن، ناتوانێت هەنگاوێکی باوێت. فەقیری شتێکی مەمدوح نییە. من زۆر مامۆستان بینیون خوا عەفیان کات و ئێمەش عەفووکە، وەکو بڵێ بەشان و باڵی فەقیریەدا هەڵدەڵێن و وەکو بڵێن کە ئەسڵێکە. نەوەڵڵا، ئەگەر ئەسڵ بایە، ئەگەر شتێکی باش بایە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەنای نەدەبرد بۆ لای خوای پەروەردگار کە خوای پەروەردگار پەنای بدا ڕزگاری کا لە فەقیری، دەربازی کا لە فەقیری. ئەوە زۆر زۆر مهمە. ئینسانی ئیماندار دەبێ هەوڵدا دائیمەن دەستی بەخشەر بێتن، دەستی بەخشەر بێ و دائیمەن هەوڵدا سەرف کاتن، دائیمەن هەوڵدا دەوروبەری خۆی ئاگالێ بێتن. لەبەرەوەش ئەگەر فەقیری ئەسڵ بایە و مەمدوح بایە، قەناعەت بکەن هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەمویان بە ڕووت و ڕەجاڵی و بە فەقیری و بە هەژاری ژیانیان دەبردە سەر. بەڵام کە زۆربەیان فەقیر بوون، مەبەستەکە نەبوونی بوو ئەو کاتی خۆشەڕ لەگەڵ قەدەری خوای پەروەردگار ناکرێتن. فەقیر بوون، هەژار بوون، خەڵک هەر نەی بۆ خەڵک نانی نەبۆ بخواتن. معقول نییە تۆ ڕۆت و هەت بێ بڵێ وەڵا فەقیرێکە شتێکی چاکە نایە، وەڵا ناخۆم لۆی فەقی شتێکی چاکە، بەخوا شتێکی باش نییە. ئەگەر شتێکی باش بایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەنای نەدەبر بۆ خوای پەروەردگار ڕزگاری کا لە فەقیری. بەڵام تەماشە دەکەی عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزا و ڕەحمەتی خوای لێسە هەر دەگاتە مەدینەی، کە لەگەڵ ئەو هاوڵە بەڕێزەی سەحابیە بەڕێزەی برایەتی لەگەڵ دروست دەکات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام زۆر دۆڵەمەندە بێ ئەویش. جا قەدەری خوای پەروەردگار دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ئەوانەی کە کردوونی بە برا، یعنی تەماشای کردووە کە ئەوە لە چ دەزانێ ئەوی دیکە بۆی کە پێکەوە هەوڵدەن بەرهەمیان هەبێ، ئەوی لەگەڵ تاجیرێکی داناوە. عەبدوڕەحمانی بۆ خۆی حەزی لە تیجارەت و ئەوانەیە، دەڵێ عەبدوڕەحمان وەرە با نیوەی ماڵەکەی خۆمت دەدەمێ و بۆ خۆت لاق لەسەر لاقی دانێ و بە ئیسراحەت و نا وەڵڵاهی برا زۆر شتێکی چاکە لە خوای بەزیادی هێتاوە تەواو دەبی خوا کەریم و خوا غەفوور و ڕەحیمە. نا دەڵێ ڕێگای بازاڕم پیشاندە. کە ڕێگای بازاری پیشان دەدا عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەوەندە دەوڵەمەند دەبێ کە دەمرێ ماڵەکەی زێڕەکەی بەس بە زێڕەکەی دەڵێ بە تەور پارچە پارچە دەکەن لە دوایدا
دابەشی دەکەن بەسەر میراتگراندا. عوسمانی کوڕی عەفان کاتۆ خۆ هیچیان دەگەڵ خۆ نەیناوە، هاتە مەدینەی. کارکردن پێچەوانەی کاری ئیسلامی نییە، پێم خۆشەوەی هەمووتان بزانن. تیجارەت و کەسابەت پێچەوانەی ئیشی ئیسلامی نییە، ئەسڵێکە لەوەی. عوسمان کە زاوای پێغەمبەر بوو، 2000 زاوای پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام، نەچوو دانیشیتن بڵێ وەڵام من هەر لە خزمەت پێغەمبەر دەبم عەلەیهی سەڵات، خەریک تیجارەت بوو، بەڵام پێغەمبەری شەرتی پێی گوت بە عەلەیهی سەڵات وسەلام لە خزمەتیدا بوو. دەستیان بەسەر تیجارەتی مەدینەی داکرد کە جوولەکە دەستیان بەسەر داگرت بوو. تیجارەت و معاملەیان لە بەردەستی جوولەکەی دەرینە. پێش ئەوان بێن جوولەکە ئاویشیان بە موسڵمانان دەفرۆشت، بە ئەوس و خەزڕەج دەفرۆشت کە هێشتا موسڵمانیش نەبوو بوون. کە موسڵمانیش بوون ئاویان پێدەفرۆشتن. یەک بیری لێبوو. هەستا ئیمامی عوسمان چوو کابرا دەگەیت جوولەکەی پارەیەکی چاش دەگوتی وەرە با بینە شەریک، ئەو خێرە با بۆ هەردووکمان بێتن، بۆ هەرەتوو بەتەنێ دەی خۆی. پارەیەکی خەیاڵی دایە بە نیوەی بیرەکەی. کە پارەکەی دایێ ئەو جا گوتی خەڵچینە ئەو نیوەی من فڵانکە ڕۆژەی بەشی منە بەلاش بۆ خۆتان بیبن. کابرا جوولەکە بێیش ماوە، ئەو ڕۆژەی کە جوولەکە پارەی وەردەگەر هیچ کەسێک نەدەچوو ئاوەکەی لێ بکڕیتن. کابرا دەچوو باە 2 ڕۆژان ئاوی هەڵدێنجا. چوو گوتی وەڵایە تو فێڵت لە من کرد، تۆ منە تەڵ خەڵەتاندم چ کوردواری خۆمان دەڵێ. قڕت وە سەری من کرد، دەستی منت لە بنی هەمبانەی نادەرێ. وەرە و نیوەی دیشم لێ بکڕۆ، نیوەی دیشی بە پارێکی دیکە نەک بەو پارە خەیاڵی بە پارێک کاکە دەی فرۆشت تا کە نایفرۆشم من کڕیار نیمە. لێی کڕی و ئەو جا گوتیەوە سەدەقە بیتن بۆ موسڵمانان. ئەها ئەگە هەبیتن چەند مهمە، ئەگە هەر نەیبایە ئەوەی پێ دەکرا. لەبەرەوە مەسەلەی فەقیری ئینسان هەوڵدا کار و کەسابەتێک بکە و ئەو کار و کەسابەتە وای لێ بکاتن کە قوتی ماڵ و منداڵی خۆی پێ پەیدا بکرێتن و بتوانێتن هاوکاری دەوروبەری خۆشی بکاتن. ئەوجا لە مەسەلەی دوعای دووەمدا قیلەش هەموو شتێکی دەگرێتەوە، کەمی جارێک کەمی دین دەگرێتەوە. بەڕاستی ئینسان نابێ ئیکتیفا بکە بە کەمی دین، بە نوێژێکی بێڕوح و بێجیان، بە عیبادەتێکی بێڕوح و بێجیان، بە پاڕانەوەیەکی بێڕوح و بێجیان. دەبێ هەوڵدا دائیمەن چاو لە پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وسەلام، قودوەی پێغەمبەر بێ بۆ عیبادەت و خواپەرستی و تەسکیە و یەکلابوونەوە بۆ خوای پەروەردگار. و ئیکتیفا بەوە نەکاتن ینی بڵێ وەڵا 2 قڕوشی هەن، ئیکتیفنا هەوڵدا زیاتری کاتن بە حەڵاڵی، هەوڵدا زیاتری کا بە حەڵاڵی. یعنی ئەو کەمیە واد لێ دەکاتن ئینسان زەلیل بێ، ئینسان محتاجی دەستی خەڵکی ناکەس بەچە بێتن. ئینسان دائیمەن وەکو بڵێ داوا بکاتن ئەو قیلەیە جا قیلەی علم بێ، قیلەی عیبادەت بێ، قیلەی ماڵ بێ، هەر شتێکی بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەنای بەخوا گرتووە تەبارەک وتەعالە، خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ڕزگاری کا لەو قەزیانە. لەبەرەوەش تەماشەکەن جارێ مەسەلەی علم کە شتێکی زۆر مهمە ئینسان بە کەمەکەی ئیکتیفا نەکە. عولەما دەفەرمون علم وەکو پێچەوانەی بەحر وایە، لە ڕۆخەکانی دەخنچێتن. لەبەرەوەش تەماشا دەکەی ئەوانەی کە ئەمڕۆ بە سەقەتی دینداری و موسڵمانیەتەکە فێربوون بێعلمیە، 2 ئایەت و 2 حەدیسی خوێندوونەوە هیچی دیکە نییە، کابرا خۆی لێبۆتە مفتی زەمانە. بەڵام ئەگە چوە ناوەندەکەی ڕزگارت دەبێتن بە پێچەوانەی و خەڵکی کە دەچێتە ناو بەحرەگە مەلەوان نەبێت لە قەراغەکەی ڕزگاری، بەڵام چێتە ناوەندەکەی دەخنچێتن. ئەوە شوایە. جا لەبەرەوە ئینسان ئەو 2 خاڵی زەرورن ئینسان ئاگای لێ بیتن. و فەقیری و کەمی، جا کەمی گوتم هەموو شتێکی دەگرێتەوە. و بەڕاستی لە فەقیری ماڵیش خەتەرتر فەقیری عەقڵە، پیا و فەقیری عەقڵ بێ ئەوە هەموو بەڵاو موسیبەتێکی ئەو دنیای لەسەر کۆ دەبێتەوە. خوای گەورە تەبارەک وتەعالە عاقیبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.